بەڵێ سڵاوتان لێ بێت ماوەی 2 ڕۆژە هەردوو پەرلەمانتاری عێراق ئەحمەدی حاجی ڕەشید دکتۆر غالب ژمارەیەک سەردانیان لە شاری بەغداد ئەنجام داوە سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێم سەردانی وەزیری دارایی عێراقیان کردووە ژمارەیە سەردانی دیکەیان ئەنجام داوە ئەمڕۆژ لەگەڵ ژمارەیەک لە نوێنەرای جوتیارانی هەرێمی کوردستان سەردانی وەزیری کشتوکاڵیان کردووە بۆ تاوتوێکردنی سەردانەکانیان بۆ قسەکردن لەسەر ئەو سەردانانەی کە لە ماوەی 2 ڕۆژ لە بەغداد ئەنجام درراوە من و توێژێکی کورد لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشید ئەندانی پەرلەمانی عێراق ئەنجام دەم مامۆستاگیان سڵاوت لێ بێت ماوەی 2 ڕۆژەیەوە کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەتان ئەنجام داوە لەگەڵ کێ دانیشتون و ئەنجامی کۆبوونەوەکانتان چی بوو؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان تەبەن لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر غالب پلانێکی هاوبەشمان داناوە بۆ ئەوەی لە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نابین و هەموو چین و توێژەکان لە ئێستادا دەستمان کردووە بە بابەتی کێشە کشتوکاڵیەکان لەگەڵ برایانی بەڕێز نوێنەری جوتیاران لە سلێمانی و شارە زورۆ هاتوونەتە بەغدا و لەوێ لەگەڵ وەزیری کشتوکاڵ دانیشتین بۆی ڕاستەوخۆ ئەو مناقەشەیە کە زۆر جار لە ناو میدیاکانە یا ڕوبەڕوو بە تەلەفۆن لەگەڵ ئێمە دروستە بێ بیگەینە دەسەڵاتدارانی بەغدا بڵێ ئەوە دەبڕێزە لەگەڵ خودی وەزیر دانیشتن تەواوی گرفتەکانیان باز کرد کۆمەڵک بەڵێنیان وەرگرتووە کە لە ساڵی داهاتووە ئەو بەڵێنانە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن جوتیارەکان کێشەیەکی ئەو تۆیان نامێنێ و لەمە دووە ئەوەی ئیلزامە کە عێراق پێی هەستێ پێویستە عێراق پێی هەستێ بەڵام زۆرێک لە بابەتەکان کەوتوتە ئەستۆی وەزارەتی کشتوکاڵی هەرێم کە بێخەمن لە ئاست کێشەی جوتیاران کە بێخەمن لە ئاست ئەو بەرهەمانەی کە جوتیاران بەرهەمی ئەهێنن بە شێوەیەکی گشتی بە تەواوی ساغ ناکرێتەوە بۆیە گرفتێکی ترمانەوەیە کە ئێمە تەنها مامەڵە لەگەڵ گەنماکەین لە کاتێکا هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە کۆمەڵە بەرهەمی کشتوکاڵی دیکەوە وەکو تەماتە وەکو پەتاتە وەکو تەواوی بەرهەمەکانی تر مەسەڵەن هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە بەروبوومی هەنار کە لە مانگیدا بەرهەمە هێنرێ بۆیە لە ئێستەوە ئەو پێشنیارانەمان کرد بۆ وەزیری کشتوکاڵ تاوەکو لە کاتی خۆیان بتوانین تەسویق و بە بازارکردنی و بەرهەمانە بە شێوەیەکی گشتی بڕاتە ناو بازارەوە. سەبابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوێنێ لەگەڵ وەزیری دارایی تاوتوێتان کردووە وەزیری داراوی پێشتریش بڕیاری داوە کە ئەو ئامادەیە هەموو کاتێ لە کاتی خۆیدا موچە بنێرێ بە چ جۆرێکەکەی نێرێ ئایا چاوەڕێی داهاتی ناخۆ دەکات یا طبعا وەزیری دارایی ئێمە کە چووینە لای لە کاتێکا کە عوتڵەی تەشریعیمان هەیە من و برای بەڕێزم کاک دکتۆر غالب و لە هەمان کاتا دوێنێ عوتڵە بوو وەزیر لەبەر خاتری ئێمە گەڕابوویەوە ناو وەزارەت و بۆ ئێوە دیدارە ساز بکەین با بڵێن گرنگترین بابەت لا ئێمەوە بوو ئایا موچە لە کاتی خۆی دادێ فەرمانبەران لەو دڵڕاوکێ ڕزگاریانە بێکایانە وەزیر وعدی داوتی من چاوەڕێی ئەوە ناکەم هەرێم داهات بنێرە یان نەینێرێ ئەگەر ناردی ئەوە شتێکی زۆر باشەوە لە کاتی خۆیان موچە نێرن ئەگەر نەینات ئەوە من بە نظامی مەقاسە ئەو بڕێکەوە کاتی خۆی هەرێم خۆی پێوە بابند کردووە لە ئیتفاقێکە لەگەڵ حکوومەتی پێشووی عێراقدا واژووی کردووە کە بڕی 120 ملیارە مەرجی دووەم میزانی مراجعە مەرجی سێم سۆمۆ بێ راپۆرتێک بدا بە وەزارەتی دارایی کەنەوتیان ڕادەست کردووە ئەو بڕە پارە ئەنێرمە هەرێمی کوردستان بۆی فەرمانبەران چیتر لەو دڵڕاوکێ ڕزگاریان بێت لەگەڵ ئەوە بابەتی پلە بەرزکردنەوەیە لە علاوە و تەرفیع داواکاریەکمان خستە بەردەستی کە داواکارێکی هاوبەش بوو لەگەڵ برای بەڕێزمە دکتۆر غالب تحویلی موازنەی کردووە لێرەدا ئەرکی هەرێمی کوردستانە کە بەشداریەکی کارا و گرنگ بکات لە ناو موازنات چکە لە یەکی حوتەوە دەسەکرێت بە استراتیژیەتی موازنە لە استراتیژیەتی موازنە ئەگەر هەرێمی کوردستان ئامادە نەبێ پابەندەکانی خۆی بۆ حکوومەتی اتحادی جێبەجێکە ئەوە ئەستۆی دواکەوتن و نەدانی موچە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بڕینی 120 ملیار لەلایەن حکوومەتی عێراقیەوە و بۆ مەقاسەکردن گرفت بۆ موچە خۆران دروست ناکە هەرێم بە بیانووی ئەوە بە لێبڕینەوە جارێکی دیکە موچەت دابش بکە هەرێمی کوردستان خۆی چۆتە ژێرباری ئەو ئیلزامەوە ئەو پابەتکردنەوە چکەوە ئیتفاقێک بووە هەرێم واژووی کردووە لە کاتی خۆیدا و واژووی کردووە کە 200,000 بەرمیل نەوت ڕادەستکە واژووی کردووە لە دەی مانگا میزانی مراجعە بنێرێ بۆیە ملزەمە بەوەی ئەوە جێبەجێ بکە ئەگەر نەیتوانی جێبەجێ بکە ئەبێ وەفدی تازە بنێرەوە دانوستانی تازە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی تازە و لەگەڵ وەزیری داراییە تا ئەو کاتەی نەگاتە ئەنجامێکی یا ئیتفاقێکی تازە
ئەبێ پابند بێ بەو 120 ملیارەوە ئەگەر ئەو نەیدا لێرە وەزارەتی دارایی ئیتیفاق و جێبەجێیەکا بۆیە حکوومەتی هەرێم نابێ هیچ بیانوێک بدا بەدەستەوە هەر بیانوێک حکوومەتی هەرێمەیدا بەدەستەوە ئەوە خۆی مقصرەوە خۆی تحملی مەسئولیەتەکەی زۆر سپاس هەر تایبەت بە موچەی فەرمانبەران ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم ینی لیستی موچەی ناردووە گەیاندوێتی بە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ بۆی ڕێکارەکانی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەست پێ بکات.